خابی ناسنامەی ئیتالی وەرگرت. وەزارەتی ناوخۆی ئیتالیا بەدەم داواکەی خابی ئەستێرەی بەناوبانگی تیکتۆکەوە هات و ناسنامەی ئیتالیان پێبەخشی. لە پاشەوەی بۆ ماوەی 4 ساڵە چاوەڕوانی وەرگرتنی ناسنامەکەیەتی. وەکیلی وەزیر کارلۆ سیبیلیا لە ڕێگەی تویتەرەوە وەڵامی داواکەی خابی دایەوە کەوا دڵنیایی پێدەدا وەزارەتی ناوخۆ لە ماوەیەکی کەمدا پەیوەندی پێوە دەکەن بە مەبەستی سوێن خواردن و وەرگرتنی ڕەگەزنامەی ئیتالی. ڕۆژنامەی فانپەیجی ئیتالی ڕەخنەی لە بڕیارەکەی وەزارەت گرت و ڕایگەیاند خابی بۆیە ڕەگەزنامە وەردەگرێ چونکە کەسایەتێکی بەناوبانگی هەیە نەک لەبەرەوەی ماوەی 21 ساڵ بێ لە ئیتالیا بژی. بە سەدەها هەزار گەنج لە ئیتالیا لەدایک بوون لە دایک و باوکی بیانی بەڵام هەرلایەن لێ ناکرێتەوە بۆ وەرگرتنی ڕەگەزنامە. ڕەخنەی ئەوە دەگیرێت لە دەسەڵاتداران بەوەی کە ناکرێ پێدانی ڕەگەزنامە بۆ تەنیا کەسێک بکرێتە پێوەەر بەوەی بۆ هەموو کەسەکان بەو جۆرەیە. خەڵکانێکی زۆر ماوەیەکی زۆرە چاوەڕوانی وەرگرتنی ڕەگەزنامە دەکەن و تاوەکو ئێستاش پێیان نەبەخشراوە. بە شێوەیەکی گاڵتە ئامێز وەڵامی تویتەکەی وەکیل وەزیر لەلایەن خانمێکەوە دراوەتەوە و پێی دەڵێ بەڕێز سیبیلا سڵاوت لێبێ منیش پێم خۆشە ڕەگەزنامە وەربگرم بەڵام کەسێکی بەناوبانگی تیکتۆک نیم و داهاتێکی ئەوتۆم نییە بتوانم داواکاری ڕەگەزنامە پێشکەش بکەم. بۆ ماوەی 20 ساڵیشە لە ئیتالیا دەژیم لە زانکۆش دەخوێنم. مانگی ڕابردوو خابی بووە بەناوبانگترین کەسایەتی ناو تیکتۆک بە ژمارەیەکی پێوانەیی کە 142.8 ملیۆن کەس فۆڵەوی کردووە. هەر ڤیدۆیەکی ملیۆنان بینەری هەیە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی لەو ڕێگەیەوە پارەیەکی خەیاڵی پەیدا بکە. خابی لە ساڵی 2000 لە سەنیگال لەدایک بووە. لە تەمەنی 1 ساڵیدا لەگەڵ دایک و باوکیدا کۆش دەکەن بۆ ئیتالیا. لە سەرەتای کۆرۆنادا ڕەکەی لەدەستدا کە لە کارگەیەکدا کاری دەکرد. هەر بۆیە بڕیاریدا ئەکاونتێکی تیکتۆک دروست بکە و پارچە ڤیدۆی کورتی پێکەنین بەبێ وشە تۆمار بکە. گاڵتەی بەو کەسانە دەکرد کە کاری ئاسان لە خۆیان قورس دەکەن بە مەبەستی خۆهەزەلیکردن. بە شێوەیەک ئاسایی ڤیدۆکانی بڵاو دەکردەوە و ئاماژەیەکی دەستیشی بۆ دەکرد. بەو جۆرە ملیۆنان کە سەیری ڤیدۆکانیان دەکرد و لە ڕێگەیەوە هەم بەناوبانگ بوو هەم پارێکی زۆری پەیدا کرد. کوردوتەنی کە خوا ناردی ناڵێ کوڕیکێی. ئایا کۆرۆنا بۆ تۆش بوو بە خێر و بەرەکەت وەک چۆن بۆ خابی بوو بە خێر و بەرەکەت؟